زۆر سپاسی بەناوی بەخشنێکم کە یارمەتی ئێمەدەن لەم ڕۆژە قەیرانە هەروەها بێباوکان کە یارمەتی ئێمەدەن زۆر سپاسیانەکەم سپاسی و کەسانەکەم کە موچە دەنێرن بۆ ئێمە زۆر سپاسی بەناوی بەخشینیشەکەم دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کە ماشەکەیان بڕیاوە زۆر سپاس بۆ خێرخوازان کەن لە قەیرانی داریایە مەحشەکەمانی بۆ بڕێەوە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە لەم ڕۆژە لەم قەیرانی داراییە ئەم پارێ بۆ ئەم مناڵە هەتیوانە ئەنێرن زۆر مەمنونانین خوالیان ڕازی بێت و خوای گەورە پاداشتیان بداتەوە بۆ ئەم دنیا و ئەو دنیا خوالیان ڕازی بێت و سوپاسی خوای گەورە ئەکەین و ماڵیان ئاوا بێت و کە ئەم پارێ بۆ ئەم مناڵە هەتیوانە ئەنێرێت لە کاتی خۆیان هەموو مانگێ بۆمان ئەنێرن دیارێکی لە پرۆژە و کار و چالەکیەکانی بەرنامی بەخشین بریتە لە موچەی مانگانەی بێباوکان ئێمە ئەمڕۆ وەکو نووسنگەی تەکێ هەستین بە دابشکردنی موچەی مانگی یەکی بێباوکان دیارە ئێمە سوپاس بۆخوا هەموو کاتێ هەموو مانگێک موچەکە لە کاتی خوا تەوزیعکردن موعیدێکمان بۆیان داناوە لە موعیدەیە ئێمە موچەکان پێبەخشین دیارە ئەو موچەی کە مایدن 33 ماڵە کە موچەکان پێبەخشین کە دەکاتە 3 ملیۆن و 200,000 بۆ هەر ماڵێک 100,000 یاخود 125,000 تێدایە ئێمە لێرەوە پێویستی دەزانی کە سوپاسی بەرنامەی بەخشین بکەین کە بەو ئەرکە هەڵەسێت بۆ دابینکردنی ئەم موچەیە و سوپاسی خێرخوازانیش دەکەن کە توانیوانە هەر خێرخوازێک کەفارەتی هاتیوێ بکات